کۆبوونەوەکەی بانکی ناوەندی عێراق و وەزارەتی گەنجینەی ئەمریکا لە شاری ئەستەمبۆلی تورکیا گڕی بەردایە دۆلار و لە ماوەی چەند کاتژمێرێکدا نرخی دیناری بە شێوەیەکی بەرچاو بەرز کردەوە، بەڵام هێشتا دۆخەکە ڕوون نییە. بازاڕی ئاڵوگۆڕی دراوە لە سلێمانی، خەڵکێکی زۆر کۆبوونەتەوە، نازانن چارەنووسی دۆلار و دینار بەکوێ دەگات. زۆرێک لەوانەی لێرەن یان دیناریان هەیە یا دۆلار، هەمووان نیگەران و چاوەڕوانن دۆخەکە جێگیر بێتەوە. دوێنێ ئێوارە هەتا 1970 ڕۆشتووە خەڵکێکە بۆ تۆ دیناری پێ بۆ یەکەی بە دۆلار کاک ئەیکا بە دۆلار فەرموو لە شەوە تا ئێستا بە 163,000 لە بازاڕە تا 160 چەندی فەرقە کاکە لە دەفتەرێکە کابرا بلێنێک 200 تێکردووە لە ئێوارە تا ئێستا کاسپێکە ئیشەکە وەستا و خەڵک دیناری هەیەکا بە دۆلار و ئەوەیە کاکە تۆ دینارەکە پێشی بە دۆلار نێ بۆ یەکەی بە دۆلار خەڵکێکی لێ لەم بازاڕا 100 دینارە ئیشی بە دۆلار نییە یە لەم بازاڕا کاکە بە چەنە بەوەنە بمەرێ ئەتر بازاڕەکان وا لێکرۆ بووی تێکشۆ بەیەکە ئامۆی دیناری هەبووە کردێتی بە دۆلار بۆ کردێت بەدا بۆی ناکڕێتەوە کابرا دوێنێ من ئاگادارم خۆم لە بازار ڕابووم کاکە بە 170 کڕێتی ئێستا 163 چۆن بیفرۆشێ ئەوەتە بۆ خۆی جۆش داما و نازانێت چی بکە وڵای پێشنیارمەوەی خەڵک دیناری هەیە نەیکە بە دۆلار نەیکە بە دۆلار دا ئابازێتەوە کاک خەڵکەکە هەمووی پەلاماری دۆلارەکەیە ئەترسێ خەڵکا گەڵێ ڕا بۆ 200 خەڵک لەوە ئەترسێ ئەگینا کاکە خەڵکەکە دینارەکەی پێ بە دینارەکە نێنێتە بازارەکە کاکە بازارەکە تەڵەبی لەسەر دەبێت دا ئابازێ ئەو ئیخبارەیە ئەوەی دوێنێ سەرۆک وەزیرانەوە نییە بەرپرسانی عێراق لەگەڵ ئەمریکا کۆبوونەتەوە ئەمریکا بەڵێنی پێداون کەوا ئابووری عێراق بە قووەتەکە پشتی تێناکە وەڵای خەڵک ئەیکرەوەی فرۆشیە بۆ خۆی کاسبیەکە هەیە بە مێشکایەت بەیانی بە 160 بوو ئەم بەیانێ زوو مادەم ئەمریکا لەگەڵ عێراقایە و ئەگەر ڕاز بکە پشت نەکاتە عێراق وەڵام منەڵێم ئەو گەڵایەتەوە بۆ 155 ئەشکێ. دوای پشوو بانکی ناوەندی دۆلار دەخاتە ڕوو، هەمووان چاوەڕوانن لەگەڵ کرانەوەی بازار دۆخەکە چی لێ بەسەر دێت. خەڵکانێکی زۆر بەهۆی بەرزی و نزمی دینار زیانیان بەرکەوتووە، بەڵام شارەزایان دەڵێن نرخ هێندەی پەیوەندی بە دۆخە سیاسیەکەەوە هەیە، کەمتر پەیوەندی بە خستنەڕۆی دۆلارەوە هەیە لەلایەن بانکی ناوەندیەوە، چونکە یەک کۆبنەوە زیاتر لە 70,000 دیناری بەرامبەر 100 دۆلاری ئەمریکی بەرز کردەوە. ئەوەی کە تقریبا لەم 15 ڕۆژەی ڕابردووە ئەگوزەرە لە 100% پەیوەندی بە تەوقعات و پێشبینی خەڵکەوە بوو کە بۆ چوونیان وا بوو دیناری عێراقی لە بەرامبەر دۆلارە تووشی پاشەکشەیەکی وەکو بڵێ ڕێژەی ئەبێتەوە وەکو هەندێک لە خەڵک قسەیان لەسەر ئەوا کرد کە دۆلار 200 ئەمانەتی ئەپەڕێنە وای کردبوو ئیتر وەکو بە جۆرێک لە جۆرەکان بانکی مرکزیش و تەنانەت دیناری عێراقیش تا ئاسێک متمانی لاواز ببوو بەگشتی هەچی خەڵک هەبوو لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستان ئەگە سەرمایەکی نەختینیان هەبوویان هێنایە بازاڕ ویان کرد بە دۆلاری ئەمریکی ئێمەش دیارە قودرەتی شرعی لەسەر دۆلاری ئەمریکی بەرزەکاتەوە طبعاً ئەم لێدوانانە کە ئێستا بڵین تەسیراتی لەسەر دیناری عێراقی هەیە طبعاً پەیوەندی بە چی و پەیوەندی بۆ تەوقعاتی خەڵکەوەیە کە کاتێک ئەم لێدوانانە دوێنێ شەو بڵاو کرانەوە جۆرێک وەکو بڵێ هەنی تەوقعاتێکی لای هزر و فکری هاوڵاتیان دروست کرد کە ئەبێ ئەم کێشەیە چارەسەر کرێ بۆی ئۆتۆماتیکی و ڕاستەخۆ تاسیری لەسەر دابەزینی بای دۆلاری ئەمریکی کرد. شارەزایان پێشنیار دەکەن هاوڵاتیان دەستکاری پارەکانیان نەکەن و نەکەونە ژێر کاریگەری بەشێک لە ڕاگەیاندنەکانەوە، چونکە دۆخی دۆلار جێگیر نییە و بەردەوام لە گۆڕانکاریدایە. ناجێگیری دۆلار و دینار بازاڕیشی بەخۆیەوە تەواو سس کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.